ئێمە ئەم ساڵ پلانی استراتیژیمان هەیە بۆ لە دوو مەبەست. خاڵی یەکەمیان ڕێخستنەوەی کارژێڕی سەرجەم نەخۆشخانەکان و مەڵبەندە تەندروستی و سەنتەرەکانە بە شێوەیەک کە هەم مافی نەخۆش پارێزرا بێت و هەم مافی کارمەندان و پزیشکانیش پارێزرا بێت. خاڵی دووەمان ئێمە کە ئەم ساڵ ئیشی لەسەرەکەین دابینکردنی بودجەیەکە بۆ کردنەوەی کۆمەڵی خۆلی زانستی، هەم ئەم خولە زانستیانە بۆ کارمەندانی تەندروستی، بۆ کارژێڕی، بۆ ئەو برادرانی کە لە پرزگەی نەخۆشخانەکانن، بۆ سەرجەم کارمەندان، سەرجەم پزیشکان کۆمەڵی خۆلی زانستی ئەکەینەوە و ئێمە توانیمانە بودجەیەکی ئەم ساڵ بۆ دابین بکەین بۆ کردنەوەی ئەو خولانە کە لە ساڵی ڕابردوودا نەمانتوانیوە.